خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین گفتوگوی تەوەری کەمی پرۆگرامەکەمانەکەین ئاگادارین ماوەیەکی زۆرە عراق هادئی و ئارامی بەخۆی و نەبینیوە ڕوودا و لە دوای ڕووداوی جیاواز لە وڵاتەدا ڕوودەدات باز لە کاردانەوەی ئەو ڕووداوان دەکەین کۆتا ڕوودا و کە ڕوویدا ئەو بکە دوێنێ مستەفا کازمی ماڵەکەی لە ڕێگەی فڕۆکەی بێ فڕۆکەوانەوە لە هەوڵێکی تیرۆرکردن ڕزگاری حتمان ڕزگاری بوو ئەمە ئەو بابەتێک کە لە ئێستادا زۆر کاردانەوەی هەبووە هەموو لایەنەکانی دانەیەکەن لە ئێستادا دەپرسین ئایا خۆی ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن لە عێراقدا بەتەبێت بۆ دۆخێکی و ئێستا کچکە لە سەروبەندی پێکهێنانی کابینی حکوومەتی عێراقدا لە سەروبەندی ئەوەدا کە لایەنەکان هاوپەیمانی پێک بهێنن ڕێککەون بۆ ئەوی حکوومەتێک پێک بهێنن کە بتوانێت عێراق بەرەو کەناری ئارامی بەرێت بەڵام ئەم دۆخە ئەم ڕووداوانە عێراق بەرەو کوێ دەبات ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ خۆشەوی کەمال مامۆستای زانکۆ و کە جەنابیان لێرن مامۆستا بەخێر بی بانی باش بەخێر مامۆستاتان باش بەخێر بێ زۆر بەخێر بی مامۆستا ئەم دۆخی کە ئێستا هەیە ئێوە چۆن خوێندنەوەی بۆکەن وەکو باسم کرد ڕووداوەکان یەک لە دوای یەک ڕۆ لە عێراق دەکات هاوڵاتی عێراقیش دەیەوێت بەڕاستی ژیانێکی ئارام بژی ئەمانە دەتوانن لە دواتردا تێپەڕێنرێت و بێتەوەی کە دۆخێکی ئارام بۆ عێراق جێبەجێ بێت ڕاستەکەی ئەم بارودۆخەی کە لە عێراقا لە دوای 2023 ڕوودەدات چەند ڕەهەندی دایمەن لەخۆ ئەگرێت ڕەهەندێکیان ئەوەیە سیستەمی دیموکراسیەت تا ئێستا لە ناو عێراقا ممارسەکردنی دیموکراسیەت هێشتا شارەزاییمان پێیان نەکردووە بەو مانایی دیموکراسیەت بۆ تێگەین هەڵبژاردن ببێت و هەمووش بچینە ناو دەسەڵاتەوە کەسیش لە ئۆپۆزیسیۆن نەبێنێتەوە کەس ئامادەنێ لەو حیزبانە لە ئۆپۆزیسیۆنە ببن لەبەرەوە دەبینیت زۆری ئەو لایەنانە دوای هەڵبژاردنەکان بە جۆرێک لە جۆرەکان بەشداریان پێکرێت لە حوکمڕانیە اینجا هەندێکێ پێیەکی لە ناو دەسەڵات هەیە لە ناو حکومڕانیایە بە پێیەکەی کەشی هەر معارزە ڕەخنەژەگرێتەوە ئەم بارودۆخە لە شارەزای نەبوونە لە شێوازی دیموکراسی دوو ینی مەبەست لە هەڵبژاردن گەیشتنە بە دەسەڵات هەموو لایەنەکان ئەگەر دەنگیشی کەم هێنابێت یعنی ڕازی نییە بن نەتیجەیەک کە خۆی تیان براوە نەبێت ئەمە ڕەهەندی دووهەمە ڕەهەندی سێهەم لە ناو عێراقا ڕاستەکەی بۆ بە مەیدانێکی ململانی هەم دەوڵەتانی زلهێزی جیهانی هەم هەردوو بلۆکی سونە و شیعە لە ناوچەکەیە ئیتر وای لێ کردووە ئەم قبول نەکردنی یەکتریە و ئامادە نەبوونیان بە چارەسەرکردنی کێشەکان لە وڵاتەکانی خۆیانە هێنانی ئەو کێشانەیان بۆ ناوی عێراقیش ڕەهەندی سێهەمی ئەم کێشانەیە کە لە عێراقایی بینین لەبەرەوە بە زەحمەتە یعنی ئەم کێشانە چارەسەر بکرێت لە پاڵ ئەمەیە لە چەند ساڵی ڕابردووە حکوومەت نەیتوانیوە لە 2023ەوە بچووکترین داخوازیەکانی خەڵک لە خزمەتگوزاری لە ئارەبا ئاو لە دامەزراندن لە بواری تەندروستیە دابین بکارنە لە دامەزرانی دەرچوانە لە هەلی کارە لە گەشەکردنی ئابووری ئەم وڵاتەیە لەبەرەوە خەڵکێکی زۆر دەبینیت هەموو سیستێمەکەی خستۆتە ژێر پرسیارەوە لەبەرەوەی لە هەڵبژاردنەکانە تەزویری زۆرەکرێت بۆیە ئەبینین ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکانە جار بەجار دێتەوە خوارێش و ئیتر خەڵکەکەش باوەڕی بە نەتیجەکان نییە هەتا کۆگەر هەڵبژاردنەکان بێگەردیش بێت و بە پاکیش مامۆستا ئەم ڕووداوانەی کە دوای هەڵبژاردنەکان ڕوودەدەن بە تایبەتی دوای ڕاگەاندنی ئەنجامە بەرایەکان چکە ئەنجامی کۆتایی تا ئێستاش بە تەواتی چاوەڕێی تانەکانەکەن خۆپشاندان ئەکرێ و
ئاماژە بۆ دەکرێت ئەو خۆپشاندانانە خۆپشاندانی سیاسی و مەبەزدارن چکە چنە بەردەم شورای ناوچەی سەوز و ئایانێ ئەو شورایە بشکێنن و دیاری شەکی خۆپشاندانەکانەکە دواتر ڕووداوێکی مەترسیداری تر ڕوو ئەدا کە دوێنەیە و هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی دەدرێت ئەمانە پێمان ئەڵێ کە ئەو گۆڕانکاریانەی کە لە هەڵبژاردنە کراوە یاخود ئەو گۆڕانکاریانی ڕوویداوە لە ئەنجامی هەڵبژاردنەکان کە لە 2023 تا ئێستا هاتووە و کۆمەڵێک هێز کورسەکانیان زۆر بەرز بۆتەوە ئەمە ئاماژێ بۆی کە ئەمە قوبول کراو نییە لە ناو عێراقا ینی هەندێک هێز ویلایانی سیاسی پیان قوبول ناکرێت و پیان هەزم ناکرێت بەڵێ بام ینی یەکێک لە کەم و کورتەکانی ئەم وڵاتە زۆر جار یاخود وتەیەکەیە ئەڵێن سەروەری یاسا من تاڵم سەروەری یاسام پێ قبول نییە ئەگەر یاسایەک دادپەروەر نەبێت یعنی ئێمە لە زمانی حکوومەتی بەعسێشا یاسا بەرقەرار بوو هەچی معارەزە بووە ئەعدامی کرد ئەوە یاسا بوو بەڵام دادپەروەر بوو لەبەرەوە دەبینین هێزی پێشمەرگە هێزی شۆڕش هەمووی چێکی هەڵگرت بوو دژی و نادادپەروەر لەبەرەوە یعنی سەروەری یاسا ئەگەر هاتوو دادپەروەر بێت ئەبێن کرێت ئەمە لە عێراقا تا ئێستا نایبینین بەرقەرار بێت ینی خەزعەلیەت بە عالەمی ئاشکرا لە تەلەڤیزیۆنە هەڕەشەیەکە ئەڵێ وا لە سەرۆک وەزیرانەکەم کەس مدەی عام ئەیگرێ لەسەر هەڕەشە تازە باسیەوە ناکەین چێت ئەوان هێرشەکەی کردویان نا بەڵام بە عالەمی ئاشکرا لە بەر میدیاکانە لە بەرچای میدیاکانە هەڕەشە کات ئەڵێ خۆی بینێتەوە باش ئەمە هەچ کەسێکی ئەتیادی بیکات بۆ سبێنێ پۆلیسە چێ دەستگیریەکەی خاتە سژنەوە تا تحقیقی لەگەڵاکرێتەوە نەک کەسێکی وا دیار و نە لە ڕەمزی دەوڵەت هەڕەشە لە دەم ڕەمزی دەوڵەت کات بڵە خۆی بینێتەوە باشە ئەم نادادپەروەریە ئەساسەن یەکێکەیە لە کێشەکانی خودی عێراقا هەڵبەتە فێرنەبوون لە دیموکراسیەتیش ئەوەیە کەم پێشتر من ئاماژەم پێدا چەندین گروپ یا حیزب یا ڕێکخرا و پێشتر ژمارەیەکی زۆر کورسیان هەبوو لەبەرەوەی خۆشی ئەساسەن بە تەزویر پێشتر ژمارە کورسەکەی هێناوە یەکەم قبوڵی نییە بچێتە معارەزەوە قبوڵی نییە کە خەڵک سزای دابێت لەبەرەوەی حکمڕانیە سەرکەوتوو نەبووە قبوڵیشی نییە کە دەنگەکانی دابەزێت یعنی ئەم کێشەیە لەوە هاتووە لەوانەوە سەرچاوی گرتووە کە ئەم ڕێکخراوانە خۆیان زۆر جار تەزویریان کردو پێشتر لەبەرەوە ئێستا کە ئەیدۆڕێنە تەسەورەکە هەر خۆیانە بەڵێ تەسەورەکە دیسانەوە تەزویری دەکرابی ئەم جارە لایەکی کە تەزویریان کرد بێنێ بێت لەوەش هەر ئەوێ هەرێوی حکومڕان بێت قبوڵی نییە بچێتە ئۆپۆزیسیۆن و بە شەرتی ینی ئەمە بنەمای دیموکراسیەتە تۆ ئەم جارە دەنگ کەمەهێنیت بە شتە معارەزەوە هەوڵەدەی بۆ جاری ئایندە بەرنمەیەکی دابڕێژیت کە لە هەڵەکانە فێربوو بیت ڕاستی کەیتەوە بەرنمەیەک دابڕێژی بۆ هەڵبژاردننی ئایندە کە چی بکەی ئەگەر چی بە خەڵک ئەدەیت ئەمەیەکی لە هۆکارەکانیەوە نییە کە ئەو هێزانە خاوەنی چەکن یا خاوەنی هێزی سەربازی چونکە خۆتە زانیەوانی کە ئێستا کورسەکانیان دابەزێ زۆربەی زۆریانن کە هێزەکانی حەشدی شعبی لە پشتیانە ئەنی ئەمە هۆکارێک نیە بۆی کە ئەوان ناتوانن بە ئاسانی دەستبەرداری دەسەڵاتەکە بن هەڵبەتە ینی کێشەیەکی کرد لە عێراق ناڵم شتەکان زۆر تێکەڵ هۆکاری زۆرە بەتەکیید حیزب نابێت چەکدار بێت لێرە ئێمە میلیشیا دروست دەکەین کە پێڵەن حەشدی شعبی چەکدارەکات چەکەکانی زۆر جار لە چەکی سوپا بە قوترە چێ ئەیکە سەرۆکوەزیرانی پێشووی عێراقیکە عەبادی ئەو حەشدی شعبیەت چەکدارەکات ئەم چەکدارکردنە یاخود لە ململانەی سیاسیە ساتێک چەکە بێ بە حەکەم هەبێ بە وەسیلە بۆ گەیشتن بە مەرانی سیاسی
ئاشکرایە مەترسەکانیش ئاوا دروست دەبێت کە هەردەم ئەو چەکە قەت بۆ جوانی کە چەکەڵ ناگرێ و نەما بۆ بەکارهێنانی لە کاتی پێویستە و ئەمە مەترسێکەیە کە لە عێراقا هەیە بەدەر لەوە ڕاستەکەی زۆربەی ئەم حیزبانە ینی بە هزار گوریسەوە بە دەوڵەتانی دراوسێەوە بەسراونەتەوە زۆر جار فەرمانیان لە دەوڵەتانی دراوسێەوە بێت یعنی ئەمە لە خراپترین کاتەکانیشە لە دوای 2023 هەروە بووە ئەو کاتانە لایەنە سونیەکان فەرمانیان لە سعودیە و ئیمارات و تورکیا و غێرەوە بووە هاتەوە ئەمان لایەنی ئەم لە ئێرانەوە بۆیانێتیا زۆر جار لەبەرەوە ینی کێشەیەکی گەورە هەیە ئینتیمای نیشتیمانی بۆ ئەم وڵاتە نەماوە نە لە شیعە هەیە نە لە ئەمە نەمێنێت بۆچی هەمووی هەوڵی دەسەڵاتەیە بۆچی هەمویان کورسی باشیان هەیە لاینگر و دەنگدەری باشیان هەیە بەڵام کار ناکەن بۆ دەنگدەرەکانی خوێن ئەو ئینتیمانی شمانی کە تو باسیەکەی ئەمان نیانە نیان خزمەتی هاوڵاتیەکانی خوێن بکەن بۆ یە دۆخانێک ئێستا هەیە هەموو هەمیشە نەیەتەوە بەرباس ڕاستەکەی ینی عێراق لە سەرەتای دامەزرانی و ئەم کێشەی هەیە چونکە ینی وڵاتێکی دەستکردە عێراق توانین بڵێن بنەمای پێکێنانی دەوڵەتی عێراق بنەماکەی پتەونە بۆ بۆی ئێستا بەم شێوازە نەک پتەون نەبوو ئەنی لە ڕاستی ئەوە مەسەن دوێنێ کاڵمی لە یەکێ لە قسەکانی ئەباسیەکاڵێ عێراق مێژووی دەگەڕێتەوە بۆ 6,000 ساڵ عێراق نییە بەڵکو مێزۆ بێت بۆ تامیایە کە مێژۆکەی عێراق 100 ساڵە مێژۆکەی لەم 100 ساڵە لە ڕاستیە کار بۆ ئەوە نەکراوە ئەساسەن کە ئینتیمایەکی نیشتیمانی بۆ هەموو عێراق دروست ببێت یعنی گەرچی لە زۆرینەیە شیعە بووە بەڵام هەر سونە حکومڕان بووە تا 2023 ئەم سونەیەش کە حکومی عێراقی کردووە لە کوردیداوە بەو هەستەنەتەوە پەرستیە شۆڤێنیە عەرەبە لە شیعەشیاوە بۆنەی هێشتۆی حکومڕان بن لە بەشداری دەسەڵاتە بکەن مەبنای تۆڵەسەنەوە لەناو عەرەبیشا زۆر زۆر باوە زۆر باڵادەستە کاتێک فرسەت بۆیان هەڵ لە 2023 اینجا ئیتر بە تایبەتی سونە ئەو ڕۆڵە تازەی پێ قبوڵ نییە کە لە معارەزا بێت و دەزەیاتە چەک و دەزەیاتە توندڕەوی ئاینی و بە تەکتیکی بەعسیش جۆرێک لە تەکتیکەکانی نظامی بەعس ئەو کاتە داوای لە ئەندامانی خۆیان کردووە کە بچنە ناو ئەحزابی دینیەوە لەبەرەوەی ناوی زڕاوە ئەوانە هەڵەستن بە کۆمەڵکوژی شیعە و شیعەش بۆ جوابەیاتەوە ئەمە وای کردو کە تا ئێستا ئینتیمایەکی نیشتیمانی لە سەرەتای دروستبوونی عێراق و بۆ هاوڵاتی عێراقی دروست نەبێت کورد زیاتر خۆی بە کورددانێ وەگلەوەی بە هاوڵاتێکی عێراقی باش لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو کە هەڵبژاردنەکان لە عێراقا ئەنجام درا بینیمان کە ئەهاتە سەر و بەندی پێکێنانی حکوومەت یعنی قورسیەک یاخود ئاڵۆزیەکی بەخۆوە بینی هەتاکو و یەکلا ئەبەوە چێ سەرک وەزیرانە و کابینەکە بە تەواتی تەشکیل دەبوو بەڵام ئەم جارە بەڕاستی ئاڵۆزیەکە زۆر زیاترە چونکە خەریکە ئەگاتە ڕادەی پێکادان لەوەی کە ئایا چی حکومڕانە بێ ئەمە پێمان ناڵێ کە کابینەی ئەم جارە تا ڕادەیەک یعنی لە قورسیەکەی وا ئەچێتە ڕادەی ئەستەمەوە چونکە ئەبینین مستەفا کازمی هەوڵی تیرۆرکردنی ئەدرێ ئەنی ئەمە یەکەم جارە لە عێراقا دوای 2023 سەرک وەزیرانێک بەو شێوەیە هەوڵی تیرۆرکردنی بدرێ هەڵبەتە ئەم کێشانە چونکە ڕێگ و ڕیشەیەکی درێژی هەیە و چارەسەر نەکراوە لەبەرەوە بنەمایەک هەیە لە سیاسەتە ئەڵێ ئەگەر کێشەیەکی بچووک تۆ چارەسەری نەکەی کێشەکە قوڵترە بێت چارەسەری نەکەی ئەبێ بە قەیران ئەگەر قەیرانەکە چارەسەر نەکەیت لە ئەخیرا دۆخەکە دەکێتەوە ئەمە یعنی ئەمە مەبنایەکە لە عێراقا لە ڕاستیان ڕووەدات لە 2023ەوە کێشەکان جار بە جوار قوڵتر ئەبێتەوە بەوەی تر ئەیسپێرێت کات ناوەستێ ژیان ناوەستێ ژمارەی خەڵکیش زیاتر بێتەوە ژمارەی هەژاری و فەقیری و تێربوون لەم بێ خەدەمات و بێ خزمەت گوزاریانە لەبەرەوە
ناڕزایەتەکان زۆرە بن ئەمە یەک دوو هەروەکو جەنابیشە فەرمووت ساتێک چەک بەو شێوازە بەربڵاوە لە ناو خەڵکا و لە ناو ڕێکخراوەکانە لە ناو حیزبەکانە بڵاو بێتەوە ئەمانە ئیتر بەکاری هێنێت ینی چەک بەکاری هێنێت ئەمە جاری یەکەم بەکاری نایێنێت دوم بەکاری نایێنێت سێم بەکاری هێنێت کە بزانێ بەرژەوەندەکانی ئەکەوێتە مەترسیەوە و لایەنێک هەیە کە ئەوێ ئەمان لە دەسەڵات دوور خاتەوە بە تایبەتی قسەکانی سەدر و نەخشە و پلانەکانی بۆ ئایندە وایە ئەڵێ حکوومەتێکی نیشتیمانی دروست دەکەین زۆری نەبێ بەڵێ کە زۆری نەبێ و کەمینەیەکیش لە هی نابێ ئەمە ئێتر ئەوان ئەو کەمینەیە پێ قبول نیە لەبەرەوەی لە 2023 وایە نەهێنەوە دائیمەن بەشداری دەسەڵات بوون پێی قبول نییە لەبەرەوە ینی ئەو ئیتیبای نیشتیمانی نییە بۆ عێراق لەبەرەوە ناترسێت لە سەروەرەکانی عێراقیش بات ینی کە ڕەمزی سەرۆک وەزیرانە باشە مامۆستا لەناو ئەم هەموو گرفتە لەناو ئەو هەموو ئاڵۆزەی ناو عێراق هێشتا چاوەڕێی پێکەنانی حکوومەتی نوێ عێراقن بە پێشبینی تۆ چەندێکتر کاتیوێت هەم حکوومەتە پێکەهێنرێ بە تایبەتی لە پاشەم ڕووداوەنووی کە هاتۆتە پێشەوە کە ڕەنگە ناکۆکی و گرژی زیاتر بێنێتە عێراق ناکۆکی زیاتر لە نێولایەنەکاندا دروست بکە و لایەنانن لە کۆتاییدا دانێ بەشداری حکوومەتی نوێ عێراق بکەن و ببنە لایەنی پێکەنەر ڕاستەکەی جارێ من پێم وایە ئەمە زۆر دواتری خست پێکەنانی حکوومەت ئەمە لە کاتێکە کە هەمووان چاوەڕی ئەوەکەن هەمویان قسەکانیان ئەوڵێن بە زووترین کات حکوومەت پێک بهێنرێت ئەمە دوای خست ڕاستێکی بۆچی یەکەمیان جارێ ئەبێ چاوەڕانی ئەنجامە کۆتاییەکانی بکەینەوە دوای ئەوە اینجا ئەوە ئەچێتە دادگای فێدرالیشەوە دادگای فێدرالی قەراری لەسەردات کە ئەمە قەرار لێدرا و ئەگەر چەسپی و تا ئەو کاتە بە لێکەوتەی کەی نهاتە پێشوانی لێکەوتەی کە وەکو بەرەنگاربوونەوەی چەگاری و ئەوانە هەڵبەتە ئەمەی دوێنێش کە هاتووە گەڕان بە دوای بکەرانە و بە دوای ئەو لایەنەی کە دەستنیشان کراوە یا دەستنیشانەکرێت ئەگەر بدۆزرێتەوە ئەگەر ئیعلان بکرێت هەڵبەتە زۆر جاریکەش شتی وای ڕووداوە ینی بەڵام تر بکەرەکان بەڵێ بۆ ئەوەی خەزعلی مەسەلەن ئەفسەرێکە کوژێت یەکێک جەماعەتی حیزب الله یا جەماعەتی خەزعلی ساتێک حکوومەت ئەیگرێ چون چواردەوری سەرۆک وەزیرانەگرن و کابرا بە زۆر دەرەکەنەوە لە زیندان و لە زیندانی تحقیق ئەمە هەیبێت دەوڵەت ناهێڵێت ئەمانە بەم شێوازە ینی مامەڵەیان کردووە لەگەڵ دەوڵەتان لە ماوەی پێشوشە لەبەرەوە یعنی ئیستاش پێم وایە سڵەوە ناکەنەوە کە جاریکەش پەلاماری سەرۆکاتی وەزیران بنەوە بێ لەمە ئیتر ئەمە دەوڵەتانی دەوروبەر و ئەمریکاش دەسیتیەکەن چونکە سەقامگیری عێراق بۆ ئەمریکا گرنگە و بە تایبەتی کشانەوەی هێزەکانی لە ساڵی ئایندەیە لە کۆتایی ئەم ساڵە قەرارە تەواو ئیتر بە کۆتایی بگات بەو پشێویە عێراق بەجێ ناهێڵێتەوە ئەمریکا بکەوینە حاڵەتێکی وەکو ئەوەی ئەفغانستانەوە لەبەرەوە یعنی ئەمانە هەمووی ئەکەوێتە اینجا گفتوگۆکانی نێوان ئێران و ئەمریکا بە غێر مباشر لە ناو عێراقا لە ناو ساحی عێراقا و ئەمە درێژخایانە بێت بەسرێتەوە بە ڕێکەوتنامەی ئەتۆمی و نەهێشتنی چەکی ئەتۆمی و گەشە نەکردنی چەکی ئەتۆمی لە ئێرانەوە بەڵێ مامۆستا زۆری خایەنێت بعد دواپرسیارمان بۆ بەڕێزە ئەوە بێ ینی ئەوەی کە لە ڕابردووە حکومڕان بۆ لە عێراقا بینیمانە کە حکومڕانەکەی بەم ڕۆژە گەیشتووە و ئەوەش خزمەت گوزارەکانە کە لە عێراقای بینین بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتە ینی سەدر خۆی هەر یەکێک بۆ لەوانەی کە لە ناو ئەو حکومڕانیە بوو و دەستیشی هەبووە تەنانەت وەزیریشی هەبوو لە ناو کابینەکانە ومێت هەیە ئەوەی کە ئەم ئێستا باسیەکە بۆی چاکردنی عێراق یعنی ومێت هەیە ئەو بێتە سەر حکوومەت چاکیکە من پێم وایە
ئەم گروپانە ینی سەدر ئەو ڕۆڵە بوو کە باسم کرد پێیەکی لە معارەزە بۆ پێیەکی دایمە لە ناو حکوومەتە بووە ئەمە یەکێکە لەو نوێنەرانەوە ئێستاش تەسەورەکەم زۆر سەرکەوتوو نەبێت لە حکومرانیە ئەوەی عێراق پێویستێتی بە معنای کەلیمە یەکەمیان ڕاستەکەی حکوومەتێکی بەهێزی پێویستە بەهێز مەترسی بۆ کورد دروستەکات کە مرکزیت تایە بەقوت بێ بەڵام لەو لای ترەوە ئەم حرەمەکیە حکومڕانە لە عێراقا وا ناچێتە سەر یعنی تۆ پێویستە بە حکوومەتی کەفاءاتە بەڵام حکوومەتی کەفاءات ئەمە ئەسڵی حەقیقە ینی چارەسەرەکەیە حکوومەتی کەفاءات چارەسەر بۆ ئەم کێشانەی کە لە هەموو عێراقا بڵاوە بدۆزێتەوە بەڵام کێشەی ئەمان ئەم حکوومەتی کەفاءاتە کەس گوێی بۆ ڕناگرێت یعنی لەبەرەوەی خاوەنی چەک نییە چەکدار نییە میلیشای لە ژەردەستانیە فلان نییە ئەمە قسەکانی ناڕات بەرنامەکەی بۆ ناچێتە سەر ئەبێ تەنازول بۆ ئەم لایەن و ئەو لایەن بکات ینی حکوومەتێکی لاواز دەرەچێ حکوومەتی کەفاءاتە چونکە چەکارەکان وازی لەلایەن لە پاڵەمەیە ئەگەر حکوومەتێکی بەهێز بێنیتەوە ئەوە دیسانەوە لەوانەیە هەروەکو ئەم وەزعی کە تا ئێستا بەڕێوە چووە هەر درێژە بقایەنێت و ئەخیرەن ینی بە کارەسات کۆتایی بێت لە ناو عێراقا لەبەرەوە ینی من پێم وانە سەدریش بتوانێت چارەسەری کێشەکان بکە ئەگەر هات و حکوومەتی کەفاءات لە عێراقا دروست نەبێ و بۆ خۆی پشتیوانیکی بە قوتی نەکات و کار لەسەر ئەوە نەکەن جارێ چەکی نایاسایی لە ناو عێراقا نەهێڵن میلیشایەت لەو چەکە داماڵن چونکە ینی بەڕاستی بێ داماڵینی میلیشەکان لە چەک بە زەحمەت حکومڕانی لە عێراقا سەقامگیر ببێت و ئەمێنێتەوە سەر ئەو پرسەی چێ میلیشا زۆربەی ئەو حیزبانەی کە هەمووی چەگاری هەیە خۆی بە میلیشا دانانێ خۆی بە حەشتی شعبی و بە پێی یاسا و کە عەبادی ڕێکی خستووە ئەمە زەحمەتیشە کە چەکی بەدەستەوە بێ بە ئاسانی چەکەکەش دابنێتەوە لەبەرەوە ینی مەترسی ئەوە هەیە کە بەڕاستی لە نێوان سوپا و ئەو لایەنانەشە بەریەکەوتنی چەگاری ڕوو بدات بۆیە عێراق ینی دۆخێکی زۆر قورس و خراپ چاوەڕوانیەکات باشە لەم دۆخە قورس و خراپەیە کە عێراق چاوەڕوانیەکە کەسێکێ بێتە فرات ڕاست بۆ عێراق لایەنێک کەسێک هیچ شتێک دێتە پێش بۆ ئەوی کە یاخۆ کەسێک دەتوانێت بێتە فرات ڕاستێک بۆ عێراق و بتوانێت ئەم دۆخێک کە ئێستا هەیە چارەسەری بکات چکەگەر بۆ منە هەر لایەنێک بدوێنی وڵە من نتوانم عێراق بەرەو ئارامی بەرمەوەڵێەوە ئەوڵێەوە بەڵام لە کۆتاییدا ئەوتاکەی بینی کە ئینتمانی نیشتیمانێکە ئەوەندە کاڵە کە هەمووان لە بیری بەرژەوەندی خۆیاندا نەگلەوەی کە عێراق کۆ بکەن و بیکەن بە دەوڵەتێک هیچ نەهاوڵاتەکانی بتوان تێیدا ژیان بکەن ڕاستەکەی من تۆزە ڕەشبینم لەو بابەتە ینی کەم چاوەڕوانی نەکەم مالکی خاوەن لەناو شیعەکانە بەلایەنی کەمەوە کاریزمایەکی بەهێزی هەیە و کەسایەتیەکە کە بۆ خۆی ینی لە حکومڕانیە دەسەڵاتی بەقوت بووە بەڵام تایفەگەریکی زۆری کردووە لە زمانی حکومڕانیە ینی کێشەکەی مالکی کە ینی وەک فریادڕەس ناتوانانی سەیری بکەیت بە تایبەتی سونەکان زۆر بە گومانن لی ناوێرن خۆیان بخەنەوە جارێکی کە ژێردەستی ئەو کێشانەی کە لە زمانی ئەوی شاڕوویداوە چ گەندەڵی چ هەرسی سوپا لە مووسڵ و هاتنی داعش و ئەوانە بەرپرسیاتێکی گەورەی یەکەوێتە سەر لەبەرەوە ینی ئەو گەرچی وەکو کەسایەتی لایەنێکی ینی بەهێزی کەسایەتەکەی و خەتیب زۆر خەتیب بوو لە قسەکارە و لە کردەوەکانیشیان زۆر حەسم بوو بەڵام ینی ئەو بە کەڵکی ئەوە نایەت عەبادی بۆ خۆی یەکێکە لە کێشەی دروستکەری کێشەکان ئەو هەر من نایبینم کەسایەتی ئاینەکان هەر عینە شت ینی من
کەسیان بەڕاستی نابینم ئەمێنێتەوە سەرەوەی ئایا کورد لەم حاڵەتە ئەتوانێت نێوەندگیریەک بکات کە من ئەوەشم پێ ینی زەحمەتە چونکە پێگەی کورد لە بەغایە کەم بۆتەوە کەساتی وەکو مام جەلالیش لە بەغایە لە ناو یەکێتی و لیا پارتی و غێریشا بەدی ناکرێتەوە کەسیش ناتوانێت ئەو ڕوڵی ئەوەی ببینێتەوە لەبەرەوە ینی زەحمەتە عێراق ئەوە بەو ئاسانیە کەسێکی فەرات ڕست ببێتەوە کازمی بۆ خۆی لەوانەیە ئەگەر هاتوو بەڕاستی بتوانێت بە ئارامی کێشەکان چارەسەر بکات یعنی ئەو دوای ئەو هەوڵی کوشتنەش لە بەیان نامەکەیە ئەڵەدان بە خۆتان نابگرن هەوڵەدا ینی تۆزێک بارودۆخەکە ئارام بکاتەوە بەڵام بێگەیاندنی بکەرانی ئەم کەسە بە دادگا ئەو نادادپەروەری هێڵێتەوە و ئەوە دیسانەوە ئەبێتەوە بە بنەمای کێشەی ئایندا بەڵێ دەست خۆش بۆ مامۆسا خۆشەوی کەمال کە مامۆسای زانکۆیە زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادەبووی سپاس بۆ ئەڵەندانەوەی پرسیارەکان ماندوو خۆشحاڵ بکە جەناب داتی وێرە